ساڵێکی پڕ ئاڵنگاری پڕ لە ئەزمموی جیاوازمان بەڕێ کرد بۆ هیوایم کە ساڵی ئایندە و ساڵەکانی دیکە زووم بەردەوام بێ لەو تەجروبەی کە پێم وایە بۆ کاتێک کە تایە دروست بوو بۆ کاتێک کە تایە دروست بوو یعنی زووم پێویستێکی هەنووکەی میدیایی بوو لە بڕۆی میدیایە کە بە تەواوەتی و بە فعلی میدیای خەڵک بێت شتێکە کە زووم توانین لەم ساڵی تەجروبەیە تاسێکی زۆر بێنێتە ئاستی واقع و هیوادارم لە ساڵانی ئایندە ئەم تەجروبەیە درێژە پێبین و کاری باشتر بۆ هەم ناوخۆی زووم و هەم بۆ دەرەوە بۆ بینەرەکانمان پێشکەش بکەین. تۆشێکی لە بێژەرە دیارەکان و بەردەوام لەناو هەواڵەکانایی تەجروبەی تۆ ئەمە پێم بڵێ ڕۆژانەکە خۆ ئامادەکەیە چتە نەشرەوە تا چەند ینی ماندوو تەکایان چێژە پێبەخشێ ئەگەر کەمێ باسی و تەجروب و ئەزمموی خۆتم بۆ بکەی لە ئیشەکەی خۆتە. بێگومان خۆ ئامادەکردن بۆ هەواڵ بوو پێی کە هەواڵ بەراورد بە بەشەکانی دیکی کاری میدیایی هەندێک هەستیارترە ئامادەکاری زۆری ئەوێ بەتایبەتی و بەشانەمان کە پەیوەندیان بە میوانیان حەدەسێکیەوەی کە لە چەند ڕۆژێ ڕابردووە ڕوویە بێگومان ئامادەکاری زۆری ئەوێ بەڵام لە هەمان کاتە بە چێژە بۆ پێی کە تۆ بەردەوام لەگەڵ دۆخەکانە کە ڕوئە ئەژیت و داناپڕیت و ئاگاد لەوەیە کە چی خەریکە لە چواردەوری تۆ گوزەرە بە بڕای من ئەم ئاگایە جۆرێک چێژیشی تایە لە پاڵ هەندێک ماندوو بوونە کە لەگەڵ وەکو مرۆڤێک هەمومان ماندوێتی خۆمانمانەیە. لۆناخان ئێستا بەنمونە هەر ئیشێک بیگری لە کارمەندەکانەوە لە پێشکەشکان و بێژارەکان بۆ خۆی جیاوازن کارەکانتان ئێوە بەردەوام لە ناو هەواڵە ناوخۆی و گیانەکانان ڕووداوی خۆش و ناخۆشانێتە بەردەست ئەمە تا چەندێ و ئازارەیە بەنمونە زۆرترین هەواڵەکانتان هەواڵی ناخۆشن کە ئێن بجێی خەڵکە تا چەند ینی بەنمونە پێی نامرتاحی لەوەی کە زۆر جار هەواڵێکی خۆش نییە بۆ خەڵکی باسکەی کە خەڵکێکەیە بەینی بە جۆش و خڕۆش و دانیشێت چاوەڕانی هەواڵێکی خۆشەکە بەڵام بەداخەوە خۆزانەی زۆرترینیان هەواڵی ناخۆشن. خۆی ئێمە وەکو بێژەر وەکو پێشکەشکاریش زۆر هەوڵێن خۆمان لەوە لابن بە جۆرێک لە جۆرەکان کەوێنە ژێر کاریگەری هەواڵەکانەوە یان ئاوێتە بین لەگەڵ ڕێی خۆمان و ئەو هەستەناوەکیانەی کە هەمانە خۆمانی لێ ئەپارێزین و بەشێکە لە پیشەکەی ئەمە بەڵام لە پاڵەوە دوجار تۆ مرۆڤی تو حساسە هەیە و کاریگەری ئەو بابەتانە بەسەر تۆشەوە دەرەکەوێت هەندێک جار شتە بینین من خۆم زۆر جار ڕوویاوە کە لە مابینی هەواڵێک بە هەواڵێکی ترا ئەوایەکەم کردەوە مەسەڵەن دڵم پڕبیان بێتاقەت بووم بە دۆخەکەیان شتێک هەبوو خەریکە بەرەو ئاراستێکی ناخۆشە ڕوا هەستە پێ کردووە بەڵام دوجارتر ئیشەکەی ئێمە ئەوە بمامڵی لەگەڵ بکەین. لە ناو زوومە کەشێکی خێزانی هەیە بەرکەوتن چۆن لەگەڵ کارمەندەکانە ینی تا چە ئەندازێک مرتاحی کە لە ماڵەوەیەتی ئێرە هەستەکەی هەر لە ناو ماڵەوەیایی خەڵکانێکی لێیە بەنمونە تێکەڵی لەگەڵیانە خۆ کەسێکی چۆنی کۆمەڵایەتیت؟ وڵی ئەگەر تۆزێک نەبێ بە مجاملەی دۆخەکە ینی ئەجوایی ئەم شوێنە زۆر خێزانی وەکوی کە جەنابی شەوت یەکێک لەو بابەتە سەرنجڕاکێشانە بۆ من کە ڕۆژانە دێم بۆ ئێرە بوون یەک دنیا ژمارەی هاوڕە و ئەو مامەڵەیە کە هەم ستافی زووم و ئیداری زووم لەگەڵ ئێمە هەیکەن شتێکە کە هەمیشە وتم و لە هەموو شوێنێک گوتومە زۆر هەستێکی ئاسوودەی دەهاتێ وەکو خۆشم من بەها ناسرەمە لەگەڵ هەمووی هاوڕێم و